مامۆستا سۆران سەلام عەلەیکوم. عليك السلام. حاڵە سۆنە ماشي قوربان تۆ ڕەمەزان و ئەم باخە جوانە. يا ئێوە خێر بن سەرچاوم خی گەورە عیبادەت لە هەموو لایەکمان قبولکە یا ڕەبی. ئازیزانی پۆلیتیک پرێس ئەسڵاوتان لێبێت و ڕۆژی هەموو لە قبول ئینشاءڵڵا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین لەگەڵ مامۆستا سۆران عەبدولکەریم. دیارە سیمایەکی دیارە بێگومان بۆ ئێوە و بۆ بینەران. مامۆستای ئاینی و بانخواست پێم خۆشە لەگەڵیدا باسی نێوانی خۆی و ڕەمەزان و ئەم مانگەش لەگەڵا بکەم. مامۆستا دووبارە سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش لەگەڵ مانگی ڕەمەزان ئاچۆنی. مانگی ڕەمەزان لە چاو مانگەکانی ترا تایبەتمەندیەکی زۆر تایبەتی هەیە بە نسبەت موسڵمانانەوە خی گەورە جای کردوێتەوە. ئەم مانگە شەهڕ مبارەک پیرۆزە نیعمەتە مانگی هەژارانە مانگی برسیەکانە تەنانەت ئەوانیشی کەەوە پارەیانی گیرفانایە برسیە بن ئەجا قیمەت و بەهای نیعمەتی خی پەروەردگاریان بۆ دەرەکەوێت ئەجا هەز بە ئازاری خەڵکەکەن. ئەم مانگە مانگی خۆشیە مانگی خۆشی مناڵەکانە بینیتە خەڵک شۆ تاڤیانی ناخەوێت لە خۆشیە مناڵ پارشێوان هەڵەسێ لەسەر سفرە لەگەڵ دایک و باوکە ئێواران بۆ تەڕاویح بۆ مزگەوت 5 فەرزە کەواتە ئەم مانگە مانگێکی مبارەکە جیاواز لە مانگەکانی تر هەموو ئینسانەکان هەموو مسلمانەکان بێجیاوازی دەوڵەمەند فەقیر هەژار نەخۆش لە ساق گەورە بچووک هەمووی تایە دڵخۆشە. مامۆستا حەزەکەم باودۆ دەبڕین باخەکەی فراوانە ماشەڵڵا خۆشیشە. حەزەکەم پێم بڵێ یەکەم ڕەبت و پەیوەندی تۆ لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە یەکەم ساڵی ڕۆژوگرتنت هەست ئەوی کە بیرت بێ بۆ چه ساڵێکە گەڕێتەوانێ ئەنی بە دیاریکراوی بیتە بە دیاریکراوی بیرمە هەر کە مناڵ بووم ڕۆژی مانگی ڕەمەزانم گرتووە هەر کە مناڵ بووم ئەوەتی فامم کردبێتەوە لەگەڵ دایک و باوکمە هەستاوم پارشیوم کردو لەگەڵیان بە ڕۆژوو بوومە بە حکمیەوەی من هەر لە 10 ساڵیش ئەلحەمدولیلا چوومە مەدرسەی قورئان و فێری قورئان بوو لە 92 زانم ئێستاە ئیتر لە جوزئی عامەوە دەستم کرد بە قورئان خوێندن و شەشی ئیبتیداییشم تەواو کرد ئیتر چوومە بەر خوێندنی ئیسلامی و بوومە فەقێ. ئەو کاتێک کە بووی بە فەقێ مامۆستا سۆران چووتە دەرسی دینیوانێ بیت لەوا کردەوە ڕۆژێک ببیتە بانخوازێک و خەڵک گوێت لێ بگرێ و خەڵک حەزی لە وتارەکانت بێ. هەر سبحان الله ئەو یعنی ئەو دقەی کە بڕیارمدا ببمە خوێنکاری ئیسلامی ببمە فەقێ هەر بەو نیازەوە بووم ئەو دوعایەشم کردوتم خوایە داوات لێ ئەەکەم بمکەی بە یەکێک لە خزمەتکارەکانی دینەکەت بمکەی بە یەکێ لەو بانخوازانی کە بتوانم سوودێک بۆ کۆمەلگاکەم بۆ نەتەوەکەم بێت. ینی هەر لە مناڵێەوە ئەو هیوا ئاواتەم هەبوو الحەمدولیلا بەدیش هات داواکارم لە خوای گەورە لێمی قبول کرد بێت ئەگینا من هیچم نەکردووە بەڵام ئیتر دەستمان داوەپی خوای گەورە تەمەنمان پڕخەیر کا بتوانین بەردەوام بین و زیاتر حیلم و عیلم و حکمتمان باتیە بتوانین خزمەتی ئەم خەڵکە بکەین خزمەتی مسلمانان بکەین. مامۆستا ڕەمەزانی ئێستا بۆ تۆ یان ڕەمەزانی گەنجێتی و فەقیهەتی و حوجرە و جیاوازی هەیە لە نێوانیانە لە ڕووی چێژ و لە ڕووی دڵ و دەرونی خۆتەوە؟ ڕەمەزانی ئەو کات بەرپرسیارەتیم نەبوو مەسئولیەتم نەبوو تام و چێژەکەی تایبەت بوو بە حکمەوەی زیاتر سەرقاڵ بووم بە خۆمەوە سەرقاڵ بووم بە عیبادەتەوە زیات یعنی بەڵام ئێسا کە مەسئولیاتەکەم زۆرە زیاتر سەرقاڵم بە خەڵکەوە یعنی تۆ لە ڕەمەزان مانگی عیبادەتە ئەو نازانی سبحان الله کێشەیەکی کۆمەڵایەتی خۆی بە مەوزوعەکەیەکە 4 ساعت 5 ساعتت لێبات یان ئەبینی بە ئامۆژگاری و مۆعیزە و دەرس و دەورەوە مەشغوڵی ئەو تاموچێژەی جارانی نیە بەڵام ئەمش تاموچێژی تایبەتی خۆی هەیە یعنی كل على شاکیلەتیه هەر شتە بە جۆرێک جاران ئاوا خۆش بوو ئێساش ئاوا خۆشە سەرقالەکە زیاترە ئیلتزامەتەکان زیاترن حتمما هەتا لە خزمەتی خەڵکابیت ماندووبوونە بەڵام دوای ئەو ماندووبوونە ئیسراحەتێکی باش بینەرانمان ێستا ماندوون و ڕۆژ تەبەن بەدیارمانەوە دەمان بینن حەزەکەم پێم بڵێ پرسیاری سەرنجڕاکێشت لێکرێ لە مانگی ڕەمەزانە ینی کۆمەڵێک شتی سەرنجڕاکێش مامۆستا بەچی ڕۆژ و بەتاڵە بێتەوە مامۆستا فڵان شت کەم ینی هیچ شتێکی وا چیرۆکی وا کۆمیدی هەیە سەیر و سەمەرە خۆی ئەسڵ وایە هەموو مسلمانێک لە دینەکەی شارەزا بێت کە لە دینەکەت شارەزا بووی
ئەو کاتە ئەو پرسیارانە ناکەیت و ئەشزانیت خی گەورە چی داوایەکی لێت کردو و چیشی لێت حرام کردووە و ساڵانە کۆمەڵی پرسیار دووباراوێتەوە مامۆسا قەترەی چاو قەترەی لوت قەترەی گوێ مامۆسا دوو لە ڕووی جەنابتان و بینەران ئیمڕۆ بەڵخەم یەکەم قوت داوە ڕۆژەکە مەشکە مامۆسا بە خۆشوەرین ڕۆژوەشکە مامۆساگە کلکەیتە چاوتەوە ڕۆژوەشکە مامۆسا ئیمڕۆ ئازارم هەبوو دەرزیم داوە لە خۆم ڕۆژوەشکێ مامۆسا چوومە بۆ مەلەوانی مامۆسا ئەمانە دەستنوێژ ڕۆژوەشکێنێت هیچ لەمانی کە باسم کرد هیچیان ڕۆژوو ناشکێنن مادام بۆ ضرورەتە مادام ئینسان پێویستێتی یان مسلمانی وا هەیە بە هیچ شێوازیە فڵچۆ معجون بەکار نایەن یان ئاو لە دەمی وەرنادا وا ترسانویانە ئەڵێن ڕۆژوو بەمانەش ئەشکێوانی ئینسانی مسلمان خی گەورە داوای لێت کردووە کە پاک بین الله يحب التوابين ويحب المتطهرين ئەبێ پاک بی لە مانگی ڕەمەزانە تۆ 12 ساعت 13 ساعت نان ناخۆی پێویستە ینی کە هەستای لە خەو سیواک بکەی و ئیسا فڵچۆ معجون هەیە فڵچۆ معجون دەمت بشۆرە دانت بشۆرە خۆ تۆ قوتی نایت تۆ ناو دەمت خاوێنەکەیتەوە ئەمانە هیچی ڕۆژوو ناشکێنێ یان گەنجێکە ڕات لە حوزێکە تۆزی خۆی فێنکە کاتەوە بۆچی ڕۆژوشکێنێ یا کەسێکە ڕات تۆزی خۆی فێنکە کاتەوە لە حەمام ئاوێکەکە بەخۆیە ئەمانە بۆ بێتە کێشە و مشکیلە ینی دیارە ڕۆژوشکاندن بە چی ئەشکێت ئەگەر ئاو بە ئەنقەز بخۆیتەوە خواردنیە بە ئەنقەز بخۆیت و سەررجەیە کە حەڵاڵەکەی خۆتە ئەو لە مانگی ڕەمەزانە بە هیچ شێوازیە یان مغەزی کە نەخۆشیت کاتێ مغەزی بۆ هەڵەواسن ئەو لە جێگەی خواردن ینی لە جێگەی خواردن بۆ هەڵەواسن حتمما ئەمانە دەستنوێژەشکێنێت عفوا ڕۆژوەشکێنێت غەیری ئەمانە ئیتر ئەم شتەوردانی ترکەوە باسم کرد ئەمانە هیچی ڕۆژوو ناشکێنێت مامۆسا تەمان سەدانی ماڵی خوات کردووە و شاری مەکە و مەدینە و بینیوە ئەمە پێم بڵێ هەستی تۆ لەگەڵ بینینی ئەو دوو شارەیە ئەو دوو شوێنە پیرۆزەیە چۆنە و لە ڕەمەزانە ئەگەر ببینی هەستەکەس چۆنترە زیاترە خۆشەیەەکە یان چۆنە طبعا سەفەری عمرە لە ڕەمەزانە زۆر تایبەت زۆر تایبەت الحەمدولله لە 2019ەوە الحەمدولله هەموو جارێ خی گەورە کردوێتی بە قسمەتم لە مانگی ڕەمەزانە چونکە فەزلەکەی گەورەیە و کەشەکەشی زۆر تایبەتە فەزلەکەی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم عمرة في رمضان كحجة معي عمرێ لە ڕەمەزانە بکە وەک وایە حەجێک لەگەڵ پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم حەج واتە پاداشتی یەک حەجێکی هەیە لەبەر ئەوە لە ڕەمەزانە تینوو ئەبی برسی ئەبی ماندووبوونەکەی زیاترە و فەزلەکەی زیاترە بۆیە پاداشتی یەک حەجێکی هەیە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەو کەشەی کە لە کاتی فتارە ئەیبینی لە مەکە و مەدینە بە تایبەت لە مەدینەیە لە هیچ شوێنێکی سەر ئەم ئەرزەیە نایبینیت سعات و نیوێ 2 سعات پێش خۆر ئاوا بوون سفرە داخرێت اینجا خەڵکی مەدینە خەڵکێکی زۆر سەخین زۆر سەخاوەتمەندن ئەو سفرەیان ڕازانوتەوە ئیتر هەر لە دۆ هەر لە ماست هەر لە خورمای ئەو شارە ئیتر لە ئاوی سارد لە کێک ئەوەی تەنانەت چاشە هێنن قاوە ئەهێنن دائێنێن دەستە ئەگرن ئەڵێ ڕەحمەتی خوارد لێبێ جەزاکە الله خێرن دەست ماچەکەمە لەسەر سفرەکەی من دانیشە ئەنسارەکان هەر دایمەن ئاوا سەخاوەتمەند بوونە چۆن ئیستیقبالی مهاجیرەکانیان کرد ئاواش ئیستیقبالی خەڵکی بە ڕۆژوەکەن لە مانگی ڕەمەزانە بۆیە لە مەدینە ئەگە 4 ڕۆژ لە مەدینەیە بمێنیتەوە لە مانگی ڕەمەزانە تام و چێژێکی زۆر تایبەتیە و بە تایبەتتر ئەگەر بتوانی شەوانی قەدر لە مەکە و مەدینە بەریتە سەر تەراویح تا درنگانێ دوای تەراویح ئیسراحەتێکە کرێ 2-3 ساعات ئەنجا هەمیسان سەڵات و تەهەجود دەست پێکا و سەڵات اللەیل دەست پێکات تا ئەو کاتێکەوە نوێژەکە تەواوە بێت تۆ لە عیبادەتای اینجا سبحان الله یەک نوێژێک لە مەدینەیە بکە لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 1000 نوێژەیە بە 1000 نوێژ یعنی تۆ لێرە ئەگەر دوور کات نوێژ بکەیت دوور کات نوێژە بەڵام ئەو دوور کاتی تۆ لە مزگەوتەکەی پێغەمبەرایکی صلی الله عليه وسلم بە 1000 نوێژ بۆت حیسابە بەڵام ئەگەر بڕۆیتە مەسجید الحرام بڕۆیتە مەکە بە 100,000 نوێژ بۆت حیسابە یعنی عیبادەتی تقریبا 80 ساڵ زیاتر مامۆستا یەکەم بینینی تۆ بۆ ئەو دوو شارە نەگریایت هیچ کەسێک نییە گۆڕەکەی پێغەمبەر نەبینە صلی الله عليه وسلم نەگریت تەنانەت هەنگاوت زۆر قورسە بێ نازانم ینی نوعی ڕێیەکەی نوعی سەیرەکەیت بەڵێ فرمێسک بە چاو تا دێتە خوارەوە ئەمە لە مەدینە کەوە کاتێکیش کاڕوویتە بیت کاتی یەکەم جارە بیت ئەبینیت تام و سام و هەیبەتێک زۆر جیاوازی هەیە بەڕاستی خی گەورە هەیبەتی داوە بەو شوێنە
يعني یەکەم جارتە ئەو شوێنەی کەوا چەند ساڵە نوێژت کردووە ڕوود کردوتە ئەو شوێنە بەڵام بە چاوی خۆت ئێسایی بینیت لەو دوو شوێنەیە هەموو ئیماندارێک کە یەکەم جاری بێ دەسەکا بە گریان. مامۆستا دڵە پڕ بووە زانم ڕاستە سێکی تایبەت چکە من خۆشم ئەو شوێنم بینیەوە زانم شەستێکەوە تا ئیسان خۆشی ئەو شوێنە نەبینی لە ڕاستیە نازانێت کە ئەحساس و هەستە ڕۆحی و دەرونیە چییە کە لەوێ بەسەرتایەت و ڕەنگە بینەرە قورس بێ لەمە تێبگا تا خۆی نەبینە بەڕاستی. واللهی تر احساسێکی زۆر خۆشە هەستێکی زۆر خۆشە الله بە قسمەتمانی بکات چکە من هەمیشە ئەوە وتووە نازانین کەی ئەجەل ڕێگەمان پێگرێت و فرسەتە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تابعوا بين الحج والعمرة ئەگەر حەجێکتان کرد مەجالتان هەبوو خوای گەورە توانای داپێتان و مادیەن معنەویەن بڕۆن ساڵێکی تر حەجێکی تر بکەنەوە عمرت کرد توانات هەبوو بڕۆ عمرەیەکی تر بکەرەوە ئەوە خەڵکانێکی حاقت بەدینن دژ بەدینن کاڵێن ئەم هەموو عمرەیە یعنی چی خوای گەورە کە کاتێ سەروەت و سامانێک کە دەداتێ توانا و مادیەن معنەویەن خوای گەورە توانایە کە دەداتێ بۆ ناڕۆیت هەموو عمرەیەک بۆ هەموو ڕەمەزانی بۆ ناڕۆی بیکەیت بڕۆ دوو ڕۆژ سێ ڕۆژ لەوێ بەرەوەرە بۆ ناو ماڵ و مناڵەکەت دەستی ماڵ و مناڵەکەت بڕۆ خەڵک بۆچی ئەڕوا بۆ ئەستەمبوڵ عیب نییە بۆچی ئەڕوا بۆ سویسرا عیب نییە بۆچی ئەڕوا گەشتی کیش و ئێران و ئەواناکە هیچ عیب نییە ئەی بۆچی ئینسانی مسلمان سەردانی مەکە و مەدینەی پێ عیب بێت بڕۆ هەر يعني عمرة إلى العمرة كفارة لما بينهما عمرية لنيوان بو عمرية كأخوي يقولي كاتك كفارتي قناها كانت حقي خلقنا حقي خلق 100,000 شو نيوج نايسريتو 100,000 حج نايسريتو 100,000 عمرة نايسريتو يعني غيبتي خلق حج نايسريتو بهتانت بو خلق كربيت عمرة نايسريتو دزيد لمالي خلق كربيت قولي خلقت بريبيت ظلم مستمر لخلق كربيت 1000 حج بكي اگه 1000 سال تمند بيه هر ساڵ ئەو حەجێ بکەی 1000 ساڵ حەج کرد بێت ئەو حەجانە ئەو تاوانانە ناسڕێتەوە ئەو حەق الناسە رسول الله فەرمی صلی الله عليه وسلم مفلیس ئەو کەسەیە لە ئومەتەکەم نوێژی کردووە شەو نوێژیشی کردووە ڕۆژی مانگی ڕەمەزانیشی گرتووە بەڵام لكن شتم هذا جنێوی داوە بە خەڵک وقذف وسفك دم هذا خوێنی ئەمی ڕشتووە بە ناحەق وقذف هذا بوتانی بۆ ژنی خەڵک کردووە بۆ پیاوی خەڵک کردووە ئیمڕۆ خەڵک زۆر بێباکانە لە کۆمنتا بوتانت بۆ کات بێ ئەوەی تۆ بناسیت بێ ئەوەی لە نزیکەوە ڕۆژێ لە ڕۆژان قسەی لەگەڵ تا کرد بێت سەرچاوی تۆی بەدڵ نییە دیە کۆمنتێکت بۆ نووسێ و بوتانێکت بۆکە زمانیشی بە ڕۆژوە و زۆریش بەلایەوە ئاسایەتی والله پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يعني كلمەیەک لا يلقي لها بالا يعني هەر بە خەیاڵیان نایە بەڵام ئەو کەلیمەیە 70 ساڵت باتە ناخی جەهەنەمە بۆیە حەق الناس حەج و عومرە نایسڕێتەوە ئەو حەقەیکەوە لە بینی تۆ خوایە سبحانه وتعالى نەزەرێکت کردووە گوێت لە گۆرانیە گرتووە باشە شتێک لەم گوناه هەوردانی کەوا ئەکرێت کە کاتێک ئەڕێی بۆ عمرەیە بۆ عمرەیەتر ئەو عمرەیە گە نێوانەکەی 2 ساڵ بێ نێوانەکەی 3 ساڵ بێ خۆی گەورەی کاتە کەفارەت و ئیسڕێتەوە. مامۆستا بینەرانی ئێمە ئێستا ڕۆژویان شکاندووە و سێری ئەماکەن جا پێم خۆشە گەر تۆ پێت خۆش بوو چەند ئاەتێک لە سورەتێک لە قورئانی پیرۆز بخوێنی تۆ بینەرەکانمان. پێشووی دەست بکەم بە قورئانەکە و بۆیان بخوێنم فرسەتێکی زۆر گەورەیە بۆ هەر مسلمانێکە بە ڕۆژووە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم 3 لا ترد دعاؤهم سێ کەس دوعایان ڕەت ناکرێتەوە هەر کە دوعا بکەن خوای گەورە دوعاکانیان گیراکات بەدەستی خاڵی نایانگێڕێتەوە الصائم حتى يفطر مسلمانی بە ڕۆژوو لەو دقەی کە پارشیوت کرد نوێژی بەیانیت کرد دەست هەڵبڕا حتى نوێژی عیشا حتى نوێژی مەغریب هەتا ئەو کاتی کە فتارەکەیتەوە هەر دوعایە بکەیت لەو مەسافەیە ئیتر 12 ساعاتە 10 ساعاتە هەر دوعایە بکەیت دوعاکەت گیرای و ڕەت ناکرێتەوە بۆیە فرسەتێکی زۆر گەورەیە یعنی خوای گەورە ئاگای لە توێیە کە تۆ سکت خاڵیە کە تۆ تینویت تۆ برسیت تۆ بۆ خوای پەروەردگار خۆت یەکلا کردوتەوە و خوات کردووە بە ڕەقیب بە چاودێر بەسەر خۆتەوە خۆ ئەتوانی بە دزی خەڵکەوە لە دووری خەڵک بڕۆیتە ناو سەلاجەکە تێر ئاو بخۆی تێر لە میوە بخۆی ئەوەی کەوا خۆشە لە ماڵەوە بیخۆی لە ناو خەڵکی شابڵی بە ڕۆژوو بەڵام ڕۆژوو فێری ئەوە دەکات خوا مڕاقی بە بەسەرتەوە چاودێرە بەسەرتەوە بۆیە ئەو فەزڵە گەورەی کە ڕۆژوو هەیەی عیبادەتەکانی تر نییانە بۆیە ئەگەر کەسێک پێویستی بەخوا هەیە و هەمومان پێویستمان بەخوا هەیە ئەنتم الفقراء إلى الله هەر هەمومان فەقیرین بۆ لای خوا بەخوا نەخۆش محتاجە بەخوا لەشساق محتاجە بەخوا فەقیر محتاجە بەخوا دەوڵەمەند محتاجە بەخوا دەزڕۆیشت و مەسئول و دەسەڵاتدار محتاجە بەخوا ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد بۆیە دەست هەڵبڕە داوا لە خوای گەورەکە
نەخۆشی خوای گەورە شیفاتەدا یەقینت هەبێت محتاجی فەقیری خوای گەورە شیفاتەدا داوا لە خوا بکە کێشەی خێزانیت هەیە کێشەت لەگەڵ مێردەکەتا هەیە لەگەڵ ژنەکەتا هەیە مناڵێکت لاسارە دوعا بکە خوای گەورە ئەفەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم دوعا بکەن دەست بۆ من بەرزەوەکەن من دوعاکانتان گیرە ئەکەم ئەمە بەنسبەت فەزلی مانگی ڕەمەزانەوە قورئانەکەش نازانم چیتان بۆ بخوێنم زۆر باشە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا جاءوها فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. جزاك الله خير مامۆستا ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ ئەم پێم خۆشە کۆتا پرسیار بکەم بە کۆتا قسەی خۆت و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئایا بۆ کەسە بینەران ڕەنگە بزانن چەند ئەوانەی کە جۆر لە وتارەکانی جەناب دەگرن ئایا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە هەمان شێوە بەرداوام بی لە قسەی خێر و لە لایڤەکانت بۆی کە بزان ئایا مانگی ڕەمەزانیش جەنابەت قسەتە بۆیان لە مانگی ڕەمەزانە بەرنامەکانمان چڵترەکەینەوە الحەمدولله هەموو ساڵێکەوە بەرنامەمان بووە ئەوەی پێویست بێ بۆ مسلمانان بڵاو یەکەینەوە ڕۆژوو بە چی ئەشکێت ڕۆژوو بە فەزلەکەی چییە و فەزلی پارشی و چییە فەزلی دەستگیری کە کەسی مسلمان چییە خێر و خێرات چییە زەکاتدان چۆن ئەدرێت کێ مستحقە بۆی کە یارمەتی بیت لە مانگی ڕەمەزانە سیلەی ڕەحم چییە چی نییە یعنی هەموو شتەکان باسەکەین لە مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا و بەرنامەی تایبەتیشم هەیە و لە شەوانی مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا چڵتر یەکەم و بەردەوامیشە بن ئینشاءڵڵا.